تاکو ئێستاش ئەو کەسانەی کە لەسەر سوالکردن دەستگیر کراون و دراونە دادگا 870 ئەو کەسانە 873 کەسن ئەوە کۆی ئەو کەسانی کە دەستگیر کراون تەنها نەک لەبەر سوالکردن کۆی گشتی ئەو شوێنانی کە داخراون لەلایەن لژنەکانەوە گشت لژنەکانی قایم قامیەت 257 شوێنە کۆی دەرمان و کەل و پەلی ماوە بەسەرچوو کە لەلایەن لژنەکانی قایم قامیەت و لژنەکانی وەزارەتی تەندروستی دەستی بەسەرداگیراوە و لەناو بردراوە 96 تەن بووە کە لە ساڵی ڕابردوو ئەو دەرمانانە هەمووی نەشیاو بووە هەمووی پاش چاودێری و پاشی ئەو دەرچوونانەی کە لژنەکان ئەنجامیان داوە دەستی بەسەرداگیراوە و لەناو بردراوە ئەوانەی لەسەر سوالکردن دەستگیرکراون 847 کەسن بە پێی مادەی 209 یاسای سزادانی عێراقی هەر هەمووی دراونە دادگا لە بەندیخانەکانی ڕاگرتن و گواستنەوەی هەولێر و هەروەها نەوچەوانان و ئافرەتانی هەولێر بەندکراون بە پێی ئەو ماوەی کە دادوەر بۆی دیاری کردوونە